بەڕێز مەحموود عەلام لە نووسراوەیەکدا باز لە بوومەلەرزەیەکی سیاسی و دیپلۆماسیەکە لە جیهاندا. وەم بابەتە لەلایەن بەڕێز یادگار عەلیەوە وەرگێڕدراوەتە سەر زمانی کوردی کە پێشکەش بەوەی ئازیزیەکە. نووسەر دەڵێت کە فەڕەنسا ماوەیەکی کەم پێش ئێستا بە فەرمی دەوڵەتی فەلەستینی بەڕەسمی ناسی. دوێنێش بریتانیا و کانادا و ئوسترالیا و پورتۆغالیش بە فەرمی دانیان بە دەوڵەتی فەلەستین دانا کە هەنگاوێک بوو 2 ساڵ لەمەوبەر نزیک بوو لە مەحاڵ. لە هەمان کاتدا لەلایەکی ترەوە ئیسرائیل لە جیاتی پاشەکشێ بکات و هەوڵدات دۆخەکە بە تایبەتی دۆخی ئەوروپایی کۆنتڕۆڵ بکات و سیاسەتەکانی بگۆڕێت بۆ گونجاندن لەگەڵیاندا بە تەواوی پێچەوانەی ئەوەی کرد. ڕایگەیان کە هیچ دەوڵەتێکی فەلەستینی بوونی نابێت. ئێستاش پلانی هەیە وەڵامی هەڵوێستە مێژوویەکەی ئوروپا بداتەوە بە ڕاگەیاندنی سەروەری تەواوی خۆی بەسەر کەناراوەکانی ڕۆژاوە و لکاندنی بە ئیسرائیلەوە. و هەروەندەش نییە ئەوان لە ئێستادا لە پرۆسەی پاڵنانی فەلەستینیەکانن بەرەو ناوچەی مواسی لەسەر سنووری مسر. بە ڕەزامەندی ئامریکاش لەلایەن مارکۆ ڕۆبیەوە وەزیری دەرەوەی ئەمریکا خۆی وەک ئامادەکارێک کە بۆ جێبەجێکردنی پلانی ئاوارەکردن و پێکدادانی ڕاستەوخۆ لەگەڵ میسر دێتە ژمار. ئەو گۆڕانکاریانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ماوەی ئەم 48 کاتژمێرەی ڕابردوودا ڕوویانداوە، ڕووداوەکان بەرەو کوێ دەبات و پەیوەندی نێوانیان چییە؟ لە وەڵامدا دەڵێت چەند خاڵ باس دەکات. یەکەمیان دانپێدانانی بریتانیا بە تایبەتی بە دەوڵەتی فەلەستین کە دوێنێ ڕۆیدا هێمایەکی قورسی هەیە. زانین بۆچی؟ چونکە ئەمە هەمان ئەو وڵاتەیە کە لە ساڵی 1970 زاینیدا بەڵێنی باڵفۆری دەرکرد. کەم بەڵێنیە چ بوو کە بناغەی دروستبوونی ئیسرائیلی دانا. پاڵپشتی کۆچی یەهودیەکانی کرد بۆ خاکەکانی فەلەستین کە بۆ هۆی داگیرکردنی تەواوی خاکەکە و ئەو کارە ساتەی ساڵی 1948 زاینی. جا کاتێک ئەم وڵاتە ئەمڕۆ دوای نزیکەی 100 ساڵ دێت و دەڵێت کە دانی بە فەلەستین ناوە، ئەوە تەنها هەواڵێکی یاسایی نییە. ئەمە ئاماژەیەکی ڕوونە کە ئەوروپا بە شێوەیەکی قۆناغ بە قۆناغ خۆی لە باڵادەستی ئەمریکا خەریکە ڕزگار دەکات. ئێستا هەوڵ دەدات ڕۆڵێکی سربەخۆ بۆ خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بنیاد بنێت دوور لە سیاسەتی ئەمریکا. وەجگە لەوەش دانپێدانانی فەڕەنسا لە کۆنفرانسی نەتەوەی یەکگرتووەکان ماوەیەکی کەم پێش ئێستا کە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ هەوڵەکانی نێوەندگیری دیپلۆماسی مسر، فشارێکی گەورە و ئاستەنگێکی گەورەی بۆ ئیسرائیل و ئەمریکا دروست کرد. بە ئەگەری زۆرەوە ئەوە زۆربەی وڵاتانی تری یەکێتی ئوروپا دانی پێدادەنێن لە داهاتوودا. ئەمەش لە کاردانەوەی ڕاگەیاندنەکاندا لە ئێستاوە ڕوونە کە بەشێکی زۆری درەوشانەوەن و کاریگەری سیاسی فەڕەنسای گەڕاندەوە لە بەردەم ڕایگشتی جیهاندا. وەجەختی لە زیادبوونی کاریگەریەکەی وەک سەرکردەیەکی ئێستای تەواوی بلۆکە ئەوروپیەکە کردووە بۆ فەڕەنسا. ئێستا پرسیارێک دێتە ئاراوە، بۆچی ئوروپا ئێستا ئەوەی کردووە؟ هۆکارەکە ئەوەیە کە ئەمریکا لە ژێر ئیدارەی ترامدا هەڵوێستە مێژوویەکانی خۆی لەگەڵ ئوروپا گۆڕیوە، ئێستا بە تەواوی سەرقاڵی ئەولەویەتەکانی ترە. هەوڵدان بۆ سنووردارکردنی چین لە پرسی بازرگانیدا و کەمکردنەوەی کاریگەریەکەی کە لە زیادبوونیشدایە، لەگەڵ ئەمەشدا دڵنیابوون لە ئاسایشی کۆلۆنیی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەمەش بۆ خۆی کە ناوی ئیسرائیلە بە هەر نرخێک بێت بۆ ئەمریکا. تەنانەت ئەگەر ئەو نرخەش دەست بەرداربوون بێت لە ئوروپا و ئوکرانیا و بەجێهێشتنیان بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕووسیا بە تەنهایی کە لە ئێستاوە دەستی بە فراوان بوون و درڕندەی کردووە بە شێوەیە کە هەڕەشیان لێ دەکات کە پێشتر لە هیچ قۆناغێکی مێژوویدا هەڕەشەی لەو شێوەی نەکردووە. لە ئەنجامدا ئوروپا لە ناکاو خۆی بینیەوە لە نێوان فشاری شەقامەکاندا کە ڕۆژانە کۆمەڵکوژیەکانی غەزە لە تەلەڤیزیۆنەکاندا دەبینن، لە نێوان حکوومەتێکی ئەمریکیدا کە تەنانەت ئاگربەستیش ڕەت دەکاتەوە، تەنانەت لە ڕووی سیاسی و سەربازیشەوە لەگەڵ یاندانیە، وەک جاران بە تەنها لە ڕوبەڕووبوونەوەی ڕووسەکاندا بەجێ هێشتون. هەر بۆیە ئەم هەنگاوەیان
وەک وەڵامێک بۆ سیاسەتی ئەمریکا، وەک جۆرێک لە هەوڵدان بۆ لێکجیاکردنەوەی خۆیان لە ئاراستەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گرتە بەر. دووهەمین خاڵ کە نووسەر باسی لێکات ئەوەیەکە ئەوەی ڕوویدا لە ڕاستیدا هەرچەندە ڕووداوێکی مێژووی وە زۆر گەورەیە لە هێما واتادا و لە معنادا دەرفەتی نوێ بۆ فەلەستینیەکان لە ژێر یاسای نێودەوڵەتیداش دەڕەخسێنێت، بەڵام لەسەر زەوی بووە هۆی ئەنجامێکی پێچەوانەی زۆر مەترسیدار. بۆچی؟ چونکە ئیسرائیل لە جیاتیەوەی هەنگاوێک بۆ هێورکردنەوە بنێت لە بەردەم فشاری نێودەوڵەتیدا دەستبەجێ ڕایگەیاند کە هەوڵ دەدات کە ناراوەکانی ڕۆژاوای ئەو وڵاتە بخاتە سەر نەخشەی خۆی وە کۆنتترۆڵی تەواوی بەسەردا بسەپێنێت و بە تەواوی هەمووی داگیر بکات، وەک جۆرێک لە بەرامبەر ئەو کردەوەی ئوروپادا و لە سزای ئوروپا لەسەر دانپێدانانیان بە دەوڵەتی فەلەستیندا بۆ ئەوەی ڕێگا لە حەمازیان دەسەڵاتی خۆسەری فەلەستین بگرن لە دامەزراندنی دەوڵەتێک. و دیارە ئەمەش تەنها قسە نییە، بەداخەوە پەرەسەرنەکان لەگەڵ هەر خولەکێکدا زیاد دەکەن. چەند کاتژمێرێک لەمەوبەر لەو کاتەدا کە نووسەر ئەم بابەتێ نووسیوە ئەڵێت راپۆرتەکان لە ڕۆژنامە ئیسرائیلیەکاندا دەرکەوتن کە دەڵێن وەزیری دەرەوەی ئەمریکا بە پشتگیری و بە دەسەڵاتی تەواو لە ترامپەوە ڕەزامەندی پێداون بۆ جێبەجێکردنی ئەم هەنگاوە کە ئیسرائیل بەحسی لێ کردووە وەک وەڵامێک بۆ هەنگاوەکانی ئوروپا، کە ئەمەش دووبارە خۆی پرسیارێکی گەورە دێنێتە ئاراوە. بۆچی؟ چونکە ئەوان پێیان وایە دانپێدانانی ئوروپا بە فەلەستین واتای ئەوەیە کە فەلەستین وەک دەوڵەتێک بوونێکی فەرمی و کاریگەرتر دەبێت لە چاوی نەتەوە یەکگرتووەکاندا بە تایبەتی، و ئەمەش دەکرێت هەڕەشە لە بوونی خۆیان و شەرعیەتی دەوڵەتەکەیان بکات. هەر بۆیە دەیانەوێت هەر ئەگەرێک بۆ دروستبوونی دەوڵەتێکی فەلەستینی لە ناو ببن لە ڕێگەی لە ناوبردنی دەسەڵاتی شەرعی فلستینەوە بە لەکاندنی خاکەکانی کەناراوەکان. پوختەی باسەکە ئەوەیە ئیسرائیل ئێستا شەپۆلی دانپێدانانە ئەوروپیەکان وەک بیانۆیەکی ناخۆیی بەکاردەهێنێت بۆ لەکاندنی تەواوی کەناوەراوەکانی غەزە با ڕەزامەندی تەواویش و بە پاڵپشتی تەواوی ئەمریکاوە، و ئێستا لە هەنگاوەکانی خۆیدا بەردەوامە لەسەر ڕێگەی ئاوارەکردنی فەلەستینیەکان لە کەرتی غەزە بەرەو سنووری مسر، کە لە ئێستادا گەورەترین ئاستەنگی ئەمنیە بۆ وڵاتی مسر لە مێژووی هاوچەرخدا. بەهۆی ئەمەوە وڵاتی مسر گەورەترین ژمارەی هێز و سیستمی بەرگری ئاسمانی لەسەر سنوورەکان کۆ دەکاتەوە لە دوای شەڕی تشرینی یەکەم.